سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان، خۆشحاڵم کە لە دیداریش تایبەت دەگەمە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەرەنجامی سەرەتایی هەڵبژاردنەکانی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستانی ڕاگەیان کە ڕەنگە دەرەنجامی کۆتاییش ئەگەر گۆڕانکاریی کەمی بەسەردابێت، بەڵام هەر بەو شێوەیە. خوێندنەوەیەکی گشتی بۆ دەرەنجامەکانی هەڵبژاردنەکانی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین و داهاتووی نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان و لەگەڵ هەڵسوکەوت لەگەڵ دەرەوە بە تایبەتی حکوومەتی ناوەندی ئێستا ڕەنگێک کەمێک گۆڕانکاری لە پێکهاتەی پەرلەمانی کوردستاندا هەبێ کە هێزی نوێ هاتووە و بەرزونوزمی هەندێک هێزی شەیە لە ڕووی بەدەستێنانی کورسیەکان. بەگشتی خوێندنەوەیەک دەکەین بۆ بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز. زۆر بەخێر بێی. زۆر سوپاس دەکەم کە لەو دەرفەتە لە خزمەتتدا. خوێندنەوەیەکی گشتی بۆ دەرەنجامی هەڵبژاردنەکان کە ڕەنگە بەشێکی لە تەوەقوع نەبووی و بەشێکیشی هەر بەو شێوازە بووە لە هەڵبژاردنەکانی پێشووتریش. بەلای خۆی بەخشندنی بێرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان کاک محەممەد بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک. بەگشتی پرۆسی هەڵبژاردن کۆتایی هات ئەمڕۆ بە ئێلانکردنی دەرەنجامی بەرایی لەلایەن کۆمیسیۆنەوە دەرکەوت کە براوەکان کێن و ئەوانەی کە دەنگیان کەم کردو کورسیان کەم کردووە و پرۆژەی دەنگەکان دیاری کراوە. ئەو پرۆسی با بڵێن لە قۆناغی کۆتایی شتێکی کەی ماوە کە دەرەنجامی نهاییە تەزیق بکرێەوە ئەگەر تانە هەبێتانی لێ بدرێ. ئەڵبەتە لەم بەرەنجامانش کە ئێستا ئێمە دەیبینین هێز گەلێک هەیە، مەسەڵەن کورسەکانی دەنگەکانی زیادی کردو، کورسەکانی زیادی کردووە، کورسی کەمی کردو، کورسی زیادی کردو لایەنە سیاسەکان وجودی هەیە. ئەمەش تەبیعەتی پرۆسی هەڵبژاردن ئاوایە. تۆ لە کایەکی سیاسیە لە پرۆسەیەکی سیاسیە کە بریتێ لە هەڵبژاردن دەبێت چاوەڕوانی ئەوە بکەی کە چەندە دەیبێت و چاوەڕوانیش بکەی کە چەندێک دەنگەکانی کەمەکە. ئێمە لە پرۆسەی هەڵبژاردنە دوو لایەنی سەرەکیمانە، لایەنێکیان بریتێ لە حیزبی سیاسی یا ئەحزابی سیاسی یا پارتە سیاسیەکان، و لایەنێکیان بریتێ لە دەنگدەر یا دەنگدەرەکان. پارتی سیاسی دەبێت ئەو پەیام و بەرنامەی هەیە بیگەینە بە دەنگدەر، بڵێم بەرنامەکەم ئەمەیە و ڕابردووی خۆی و ئەو شتانەی کە نقطەی بەهێزی ئەوەن پیشین دەنگدەری بدا و دەنگدەریش ئازادانە بێ، حیزبە سیاسەکە پارتە سیاسەکە هەڵبژێرە لەژێر هیچ فشارێکدا نەبێ. واتە ئەجوایەکی وا ژنگێکی وا دروست نەکرێت دەنگدەر نەتوانێت بڕیاری دروست بدا لە ناو پرۆسە سیاسەکەدا. ئەلبەتە پارتە سیاسەکان لێرە بانگەشەیەکی گەرم بوو، بانگەشەیەک کە زیاتر تابیعی پۆپۆلیستی بەسەرا زاڵ بوو، ئەو تابیعی کە مەسەن ئێستاژ لە زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی ئەوروپا کە ڕاستڕەوە تونڕەوەکان و ئەوانی تریش مەسەلەن بە حاوشێوەی ئەوان مەسەن ئەم پۆپۆلیزمیان هەیە کە وای کردووە کە خەڵکی سەرگەرمەکە مۆدێلێکی بڵاوە ئێستا لە جیهانە، باوە لە جیهانەکە پارتە سیاسەکان بۆ شێوازە قسە ئەکەن، بۆ شێوازە تەبیعی لەوە چەمە بەرەنجامی سۆشیال میدیا و کۆمەڵێک طبیعەتی نوێ لەسەر کای سیاسی جیهانەکان دروست ببێت کە خەڵک زیاتر بۆ ئاڕاستەیە دەڕوات. ئەمەش قسەگەلێک هەڵدەگرێت، بەڵام ئێستا کایەکە ئەوە نیە کە ئێمە قسەی تێدا دەکەێت. کایەکەوەیە کە ئەم پارتە سیاسیانە هەرێکێ بۆ جۆرێک توانیان مەسەڵەن پەیوەندی بە دەنگدەرەوە بکەن، شتەکانی خۆیان بنێرن بۆ دەنگدەر بە دەنگدەر بڵێن من پارتێکی سیاسی وەرە دەنگم پێ بدە، ڕابردووم ئەوەیە، ئەوەم کردووە یا ئەوە دەکەم لە داهاتووە و من ئەو کاندیدەکانم. لەسەر ئەو ساسە دەنجیدا لە هەرێمی کوردستان ئەزانین چۆنە خۆی بێت و ئێمە تحلیلێکی واقعی بکەین لە زۆنی سلێمانی با بڵێن، لە زۆنی هەولێر، لە زۆنی دوهۆک، لە زۆنی با بڵێن هەڵەبجە جیاوازە. یعنی بۆ نمونە پارتی لە زۆنی یەکێتی کورسەکانی ببینە و لە زۆنی خۆشی کورسەکانی ببینە، یەکێتی لە زۆنی پارتی کورسەکانی ببینە، لە زۆنی خۆشی نەکانی ببینە. ئەمە دەرخەری یەک شتە کە دەسەڵات لە هەر شوێنەکە بوو جۆرێک لە ژینگەیەک دروستەکە، ژینگەیەک نەتەکایەوە کە خەڵکی کەمەندکێشکە بەرەو ئەوەی کە پێدەوترێت ئەو
جۆرە لە پۆپەلیزمی با بڵێن ئەو ناچار بێ کە دەنجی پێ بدە ژێر جۆرێک لە ناچاری مەسەلاً وا بکات کە بۆ ئاڕاستێ بری کە دەنگ بە پارتە سیاسەکەی تۆ بدات بێ ئەگەر وانە بێ لەوە چێ بەرەنجامێکی خراپی بۆ سەر خۆی و ژیانی داهاتووی و پۆستەکەی و وەزیفەکەی و چیوانە دروست بێت ئەگینا تۆ پارتی لە سنووری زۆنی زەرد ئەو هەموو کورسیە لە زۆنی خۆهر هەمویان ساعتی 2 ساعتی بینە بۆ وایە ئەسڵەن دەبێ ئەم پرسیارە لە خۆم بۆیە کاتێک ئەم بابەتانە دێتە گۆڕێ زۆر هەند کە تۆ لە سەریان بۆستی و دەنگدەریش لە هەمان کاتدا هەنە جار خەتاکە هینی حزب سیاسەکانە و هەنە جاریش دەبێت ئێمە ئەوە بڵێن کە دەنگدەریش بەرچاوڕوون نییە کە دەنگدەریش بۆ ژنگەیە و ئاسیر دەبێت واتە ئەمە کارێکی دوولایەنەیە لە هەموو جیهانەوەیە نەک لە هەرێمی کوردستان ها یعنی ئێستا بۆ نمونە ڕاستڕەوتونڕەوەکان لە ئەوروپا لە زۆربەی دەوڵەتانی ئەوروپا گەشەیان کردو بۆ گەشیان کردو چونکە ڕاستڕەوتونڕەوەکان بە دەنگی خەڵگاتون یعنی بە دەنگی خەڵگاتون نەجەسەر ئەو هەموو کورسیانیان هێناونە پەرلەمانەکانی مەسەلەن ئەو وڵاتانەدا لەبەرەوە لێرەیش بە هەمان شێوە لە وڵاتێک تریش بە هەمان شێوە دەنگدەر دەبێت زۆر لای ڕوون بێ کەکی هەڵەبژێرە کێ خواستەکانی ئەوە دەکات ئەمە هەموو جارە باسی ئەومان کردووە کە گەندەڵی هەیە سامانی ئەم وڵاتە بە ژێرخانی بڵێن سەرزەوی و بنزەویەوە نەدانی موچە بڕینی موچە چارەکە موچە و 32 ساڵە حکومڕانی و نەبوونی خزمەتگوزاری پێویستی بۆ هاوڵاتیان دنیایەک دەرەنجامەکان شتێکی دیکە دەرەنجامەکەی کە ئێستا دەیبینین وەکوایە ئەم شتانە لە وڵاتی لە هینێکی تر ڕوویدا بێ مەسەن کە دەرەنجام هەڵبژارەکان دەبین لەبەرەوە ئەم بابەتە دەبێت هەڵوەستێکی لەسەر بکرێ ئەم بابەتە دەبێت تحلیلی زیاتری هەڵدەگرێ بۆی کەوا ئێمە بزانین ئایا خەرەلەکە لەکوێیە ئایا پارتە سیاسەکان نەیانتوانیوە پەیام و بەرنامەکەی خۆیان بەباشی لە خەڵک بگەێنن یا خەڵک بەباشی لە ئەمان تێنەگەیشتووە یا لەژێر فشارێک و ژینگەیەکی ناتەن دروستدا بوون ئەو برارەیان داوە کەواتە ئێستا ئەمە دوو ڕێگە هەیە بۆی کە هەرچەندە ئێستا باسی دەرەنجامەکان دەکەین دەرەنجامەکان ئەو ڕێگەی کە پۆپۆلیستیە و هەندێک لە هێزی سیاسی پەیڕەوی کردیە و ئەو لایەنەی دیکە کە هەندێک بەرنامەی خۆی ڕابردووی خۆی دووبارە کردێتەوە بەڵام لە بەرامبەردا دەبینین ئەو هێزانی کە پۆپۆلیستین ئەوانە ڕەنگە زیاتر دەنگکانیان بەرەو هەڵکشان سوورێ ئەزانین چۆن لە هەردوو بابەتەکەدا هەیە خۆی حزبی سیاسی کە وجودی هەیە لە ناو ساحە سیاسەکە ڕاستە کۆمەڵە بنەما دروستە بێ ئەم بنەمانە خوێندێکی حزبیە ئەتوانێت تەحەفوزی پێوە بکە بۆ نمونە بنەمای ئەو کاری ئیسلامیە بنەمای سەرچاوە گوتو لە شریعەتی ئیسلامی و لە فکری سیاسیەکان و بنەمای کۆمەڵێک قورئان و حەدیث کردو بە سەرچاوەی ڕەفتارە سیاسیەکانی خۆی لە ژینگە سیاسیەکانە بۆ من ئەمەشم بوتۆ لە شوێنی تر مامۆستا عەلی پێرد زۆر بە ڕوونی وتی ئێمە ئەو شتانەی کە کراوەشتی باش کراوە لە هەرێمی کوردستان بەڵام خراپەکانیش زۆرن ستەمیش لە خەڵکی هەیە ئەنی ئەم بابەتە ئەمە کەم حیزبی سیاسی پۆپۆلیستی ئەمە ناڵێ حیزبی پۆپۆلیستی ئەمە ناڵێ حیزبی پۆپۆلیست دەڵێت دەیڕوخێنم ئەوەی دەکەم بە جۆرە قسە ئەکا بە پیشانی هاو دەنگدەرە ئەدا کە بەیانی گۆڕانکاریی گەورە دێت بۆیە کە بەیانی گۆڕانکاریی گەورە دروست نابێ تووشی ئیحباتە بێ دەنگدەر بۆ دوای 4 ساڵی تر دەنگدەر زاکیرەکەی ئەوەندە ئیش پێ ناکات و دانانیشی دیراسیی کە بڵێ 4 ساڵ لەمەوبەر بۆ نمونە هێزێکی سیاسی وتی من هەلی کارتان بۆ ڕەخسێنم بەڵام هەلی کار نەبوو لە بیری چووە مەسەلەن 10 ساڵ بەر لە ئێستا کە ئابووری سەربەخۆ بۆ ئابووری سەربەخۆ کەسە چاوەڕێی بەغاکەم پارە بۆ بێت باسی لەوە ئەکرا کە هەموو تاکێکی کورد لە سەرچاوەی داهاتی نەوت لەما لە هەڵبژاردنەکان بەشی دەبێت کوا ئێمە 10 ساڵ تێپەڕی کرد و نەک بەشی نەبوو بەشەکەی خۆشی خوڕا لەبەرەوە زاکیرەی دەنگدەر دایمەنەوەی ئاودەیت بکرێتەوە ئایا گلەیەکە لە حیزبە سیاسەکان ئەوەیە نەیانتوانی ئەم بۆ دەنگدەر ڕوونکەنەوە ئەگەر ڕوونیان کرد بێتەوە و دەنگدەر بەمەی زانی بێت کابێتەوە بابەتەکە یان ئەوەتە ئەو لایەنە سیاسیانەی تر بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی پێ دەوترێت هەڵخەڵەتاندن هەڵیان خەڵەتان دبن ئەمەش بابەتێکی ترە لەبەرەوە ئێمە لەم بابەتەدا دەبێ هەم دیراسی حزابە سیاسیەکان خطابیان بەرنامەیان جۆر و شێوازی گەیاندنی ئەو پەیام و بەرنامەی کە هێنە بە دەنگدەر ئایا دەنگدەر لە چ ئەجوایەکە توانیوەتی دەنگ بدا لەژێر فشارە بۆ لەژێر فشارە نەبوو ئەمانە من کۆمەڵە شتێکن کە تاثیرەکات لەسەر ئەو بەرنامەی کە ئێستا ئەمڕۆ لە بەردەستمان نایە باش کۆمەڵی دادگەری یەکێکە لەو هێزانەی کە ئێستا دەنگەکانی و ژمارەی کورسی کەمی کردووە کە ڕەنگە زوو بێ ئێستا یاخود بەرپرسیارێتی تۆ لە نێو کۆمەڵی دادگەری بۆ شێوازن ژن نەبێت کە ئەمن بتوانم پرسیاری مەسەلەن سەریحتر بکەم بەڵام لەسەر ئەو بەیاننامە دەوەستم کە باسی کردووە کە دەڵێ خەبات و پرۆژەی کاری ئیسلامی هەڵکشان و داخشانی تێدایە و ئایندە
پێویست بە ورەی بەرز و چەسپاوی و بەردەوامی هەیە. ئێستا چی بکە کۆمەڵ کە دەرەنجامەکان دیارن؟ ئەزانین چی کاک محەممەد پرۆسی هەڵبژاردنە سەرەتاش وتم پرۆسەیەکە تۆ دەبێت ئەسوء احتیمالات دابنی و باشترین احتیمالاتش دابنی. کاتێک کە تۆ تووشی مفاجئەیە کە بیتر لێت نەبێتەوە کۆتایی دنیاە پێم وانێ ئەو کۆتایی دنیا بێت نەبوو کۆمەڵ و لە ڕابردووشە کۆمەڵ خۆناغی سەختتری بڕیوە. ئێمە لە پەرلەمانە 6 کورسیمان هەبوو دوای بوو بە 4 کورسی دوای بە 6 کورسی دوای بە 7 کورسی ساعتونە سێ کورسی باشە. ئەم هەڵکشان و داکشانە لە بەرەنجامەکان لە بۆ هەموو حیزبێکی سیاسی مواریدە. باشە بە تایبەتی حیزبێکی ئەو کۆمەڵی دادگەری کە ئێمە هیچمان نییە بینێ بۆ خەڵکی ئیلا ئەوە نەبێت لە پێیان دەڵێن ئەوەی کە لە دەستمان بێت بۆ بەرگری لە دین و ژینی ئێوە پەرلەمانتارەکانێکن قیادەی سیاسی ئەم حیزبە دیکە و لە بەغا داکۆکی لە مافەکانتانەکەین و لە هەرێمی کوردستان ناڵن یاسا و ڕێسایەک ئەمانە هەمووی بەرنامەیەک بوو کە کۆمەڵ ناچمەوە سەری لە کاتی بانگەشکردن زۆر بەڕۆنی مامۆستا باپیر قیاداتی سیاسی کۆمەڵ ئەمانە بەڕۆنی خسەت و بەردەستی خەڵکی. لەبەرەوە ئەم بابەتەی کە وتم کۆتایی دنیاانیە ئێمە ساڵێکی تر انتخاباتی کترمان لە بەردەمایە و ئەم بابەتە هەنە بابەتی ئەوە نییە کە تۆتە لێران نقطە سەری دیێرە بکەیت و بڵێ من کۆتاییم بە هەموو شتێکدا نا ئێمە بەڵێ نقطە سەری دیێڕێەکەین بەڵام پێداچوونەوەش پێویستە بە شێوازێکی کردداری. ئایا ئێمە وەکو ئاماژەم پێکرد خەلەکە لە ئێمە نەمانتوانیوە دەنگدەر تێبگەێنین خطابمان خطابێک نەبوو کە خواستەکان نەمانتوانیوەتیان ئایا ڕفتارە سیاسەکانی ئێمە مامەڵە سیاسی ئێمە وای کردووە کە ئەوان نەتوانن قەنەعەت بکەن کە ئێمە پارێزگای لە دەنگەکانیان نەکەن و متمانی خۆیانمان پێ بدەن. ئایا خەلەکە لە کۆمەڵی هەڵسوکەوتی تاکیە ئایا بەرنمەکەیان پێ باش نییە ئایا وەزانە ئێمە ناتوان بەرگری لە داخوازەکانیان بکەن کە کردوشمانە ئەمانە کۆمەڵە بابەتن دەبێت دیراساتی لەسەر بکرێت داهاتوە بەڵام لە بیرمان نەچێ لە عیلمی هەڵبژاردن لە ئەوەیە کە دەڵێت لەکوێ دەنگەکانتدا و دەنگەکان دەرچوونی نەتائیج نیهایی هاتە گۆڕە پرۆسەی هەڵبژاردنێکی تر دەست پێ دەکات. واتە ئێستا ئێمە لەمڕۆ کەنجەکان دەست پێ کردووە دەبێت خۆمان ئامادەکەین بۆ هەڵبژاردنێکی تر نەک ئێمە هەموو حیزبێکی سیاسی دەبێ وابێ. واتە ئەمە شتێک نە بڵێم کۆمەڵی کات و ئەوان تر نایکەن هەر پرۆسەکە وایە تۆ حیزبێکی سیاسی لەسەر ساحەی سیاسی هەیت لە هەڵبژاردنە بەشداری دەکەیت دەچتە ناو پەرلەمانەوە و لە پرۆسە سیاسەکانە بەشداری دەکەیت لە کای سیاسەکانە وجودێ لە ناوەندە سیاسەکانە هەیە هەڵوەست دەرەبڕیت پەیوەندی سیاسیت هەیە و دەتەوێت مناوەراتی سیاسی بکەیت ئەمە حیزبێکی سیاسیت. مادام حیزبی سیاسیت ئێستا میکانیزمی باو بریتێ لە هەڵبژاردن مادام هەڵبژاردننی شەیە کابەت ئێمڕۆ ئێمە هەڵبژاردنێکمان تەواو کردووە بدانم خەلالانە چین نەبێ ئەم سەکرداتی حیزب بە مەکتەب سیاسەکەی دانیشن بۆ للمعلومات لە حیزبی سیاسی کە کاتێک لە پرۆسەیەکە شکست دێنێ یا لە پرۆسەیەکدا کورسەکانی کەم دەکات یا تووشی ئەزمەیەکی سیاسی دەبێت یا تووشی قەیرانێک دەبێت ئەو قەیرانەوە ئەکات کە عرقەلە یا بربەست دروستکە لە هەنگاوەکانی حیزبە سیاسیەکە یەکسەر دوو ڕێگای لە بەردەمە یا ئەوەتانێ هیچ نەکە ئەو هیچ نەکات و بڵێ من هیچ ناکەم و بۆ خۆی زیاتر وەزعەکە خراپتر دەبێت ئەوەتانێ هەنگاوی کردداری بنێ هەنگاوی کردداریش چەند ئیختارێکە لە بەردەمایەتەوە هەنگاوی کردداری بۆ حیزبی سیاسی ئەوەتانێ کۆنفرانسی ئەبەسێ یا ئەوەتانێت لیژنەیەک دروستەکە یا ئەوەتانێ کۆنگرەیەک دەبەستێ یا ئەوەتانێ سەرۆکی حیزبەکە تعدیلاتێک دەکات لە هەم لە کاراکتەر هەم لە مامەڵەی سیاسی هەم لە بەرنامەی سیاسی ئەمانە کۆمەڵێک اختیاراتن لە بەردەمی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریە بۆ ئیکوا بتوانێت ئەو دەنگانی کە لە دەستی داوە بۆ هەڵبژاردننی داهاتوو بۆ قۆناغی داهاتوو بەدەستی بێنێتەوە. ئێمە کای سیاسی ئێمە تەنها هەڵبژاردننیش نەبا بزانی یعنی ئێمە لە کۆمەڵی دادگەری ئەو کای سیاسی کە ئێمە کاری لەسەر دەکەین ئەو ناوەندە سیاسی کە ئێمە کاری لەسەر دەکەین ئەو پانتایی کە ئێمە لەسەنگ تەنها لە سەر بوعدە سیاسەکەینەوە سایتەوە پانتایی ئێمە فراوانترە واتە ئێمە ئەگەر بێت و لە پەرلەمانیش هەر نەبین وا نازانین ئێمە زیادن لەم کۆمەڵگایە چونکە کۆمەڵە خەڵک پێویستی بە ئێمە هەیە کۆمەڵە خەڵک پێویستی بە پرۆژەکانی کۆمەڵی دادگەری هەیە لە پرۆژەی خێرخوازی لە پرۆژەی پەروەردەیی لە پرۆژەی داکۆکیکردن لە مافەکانە وەکو لە ناو کۆمەڵگا و دروستکردنی ڕای گشتی و لە ڕێگەی ڕاگەاندنەکانی و لە ڕێگەی کادرە باڵاکانی و کاکەمە بە کۆمەڵێکە کادری باشمانی هەم لە ڕووی ڕاگەاندن هەم لە ڕووی پەروەردەیی سەیری ناوەندەکان ئەو دامەزراوانەکە کۆمەڵی ئیسلامی پشتگیریان نەکات و لەژێر چەتری کۆمەڵی ئیسلامی کۆبوونەتەوە. باشە
ئەو لایەنەی کە پەیوەستە بە کاروباری حیزب ڕەنگە دواتر ئەوە پەیوەست بێ بە حیزب کە چۆن ڕێکارەکان دەگریتە بەر و ئەوانە لە بەیاننامەکە کۆمەڵ باسی لە دەنگدەر نەکردووە بەڵام با من ئەو پرسیارە بکەم گلەیمان لە دەنگدەر هەبی کە بۆچی پشتگیری نەکردین بە تایبەت کە ئێمە لە حکومداری نەبووین تەماشا ئەوانەی کە لە حکومداری بوون ئەو مقەیرانە هەبووە دەنجیان بەرەو هەڵکشان کردیە بە تێبینی لەگەڵ پرۆسی هەڵبژاردنەکە یعنی گلەی هەبێ ئەزانێت چۆنە بام قسەیە بە یەکلانەیی نەڕوە بۆ بینەریش بۆ ئەوانەشی کە خەزنی دەکەن و دوایی دانیۆ لی دەنەوە هیچ شتێک هێڵی سوور نییە بۆ ڕەخنەگرتن نە حیزبە سیاسەکەی من نە قیادەی من نە ڕەفتار و مامەڵە سیاسەکانی حیزبەکەی من کە خۆم بەشێکم تایدا و نە دەنگدەریش باشە یعنی ئێمە وەکوتم دوو لایەنەیە لایەنێکی پەیوەستە بە حیزبەکە و کارکتەرە سیاسی و مامەڵە سیاسەکان و هەڵوەستە سیاسەکانی لایەنێکی بریتە بە دەنگدەر یعنی من بێم ڕەخنە لە حیزبە سیاسەکەی خۆم بگرم لە سەر تاخواری بڵێم ئەوە باشەوە خراپەوە چاک نەبووە باش بۆ چاکە دەبێت چاکیکەنەوە چاکتریکەن و نازانم ئەم پرۆژانەی بۆ هێوت ڕێفۆرمی تادا بکەی لە هەمان کاتە بڵێم ناوەڵات دەنگدەر هەوری بێپەڵەیە ئاسمانی بێپەڵێ نازانم هیچ عیبێکی نیە نا کاکە ئێمە وەکو وتم لەوە چ ئەو مبەرراتی خۆی هەبێت کە بۆ متمانەی نەداوە بە من ئەبێ من بگەڕم بۆ ئەوی بۆچی ئەو متمانەی نەداوە بە من بۆچی متمانەی ناو بە کاندیدەکانی من ئەسڵەن ئایا کاندیدەکانی من حەفیظ و ئەمین نەبوون ئایا نەیانتوانێت بیسەلمێنن لە کەرا ڕابردووە سەلماندویانە یان ئایا ئێمە بەرنامەکەمان نەگەیشتۆ پێیان یا ئەوان ئەسڵەن گرنگ نییە بەلایەنەوە بۆ نمونە کە هێزێکی سیاسی ئیسلامی بڕاتە ناو پەرلەمانەوە بەهێز بێ بۆ ئەوەی کەوا لەو پرۆژە گوتم پانتایە گەورەکە کە ئێمە خزمەت کە کۆمەلگا پێویستی بە ئێمە هەیە بە پرۆژەکانی ئێمە ئێمە پرۆژانەمان هەیە کە لە هەرێمی کوردستانە تەنها بۆ ئەندامانی کۆمەڵی دادگەری نییە بڕۆ ببینە مەسەن ئەو پرۆژانەی کە کۆمەڵ دەیکە بە هەزار خەڵکریا بەژاری دەکات تۆ نەهاتووی بڵێ کاکە وڵات دەبێت تو ئەندامی کۆمەڵ بێ ئینجا منم پرۆژانە خزمەت دووەتەوەکە بۆ هەموو لایەکە پرۆژە خێرخوازی پرۆژە تەندروستیەکان پرۆژەی پەروەردەیەکان بنکە ئەو بنکەکانی فێرکردنی قورئان و دامەزراوەکانی تری ئەمان هەموو بۆ هەموو خەڵک بوون لەبەرەوە ئەم خەڵکە ئەم دەنگدەرەی کە هەمانە لە دەرەوە بەڕاستی ئەوانش ئەوە نەکی بۆڵا هێڵی سوور نابێ ڕخنێ بگرن ناکاکە تۆش منیش دەنگدەریش جێگەی ئەوە کە ڕخنە بگریت و لەژ دراسە هەم بۆ حیزبەکەەوە هەم بۆ لایەنی بەرامبەریش بەڕاستی ئێستا بە شێوەیەکی گشتی دەرەنجامە بەرایەکان دیارن لە هەڵبژاردنەکانی ڕابردووتر ئەزمونمانەوە دوای هەڵبژاردن زۆر گرفت دروست بووە و ماوەیەکی زۆری پێچوە هەتا لایەنە براوەکان بە تایبەتی ئەوەی کە کورسیان زۆری نەیە دابنیشن و گفتوگۆ بکەن ڕەنگە ئەم جارە بەهۆی هەڵمەتی هەڵبژاردننی پۆپۆلیستیانە بابەتەکە سەختتر بوو بێ دەتوانین بڵین دەتوانن بە ئاسانی دابنیشن و ئەوەی کە خەڵک چاوەڕێ لێیە یاخود ئەو بەڵێنانەی کە لە هەڵمەتی هەڵبژاردن دایتیان بتوانن جێبەجێ بکەن گرفتەکەم جارە پێم وایە قورسترە بۆ چونکە پارتی دیموکراتی کوردستان سینۆ کورسیە ناوە یەکێتی نیشتیمانی کوردستان زان 24 گەر بە هەڵە نەب باشە بنەوەی نوێ شانزەیە کە ڕەنگە ئەوانە کورسێک زیاتریان کەمتر بەسم لێرە ئەوەیە کە پارتی کە سینۆ کورسیە ناوە نیوەزایدنیەکی پەرلەمانی بەدەستنێ ناوە بۆ ئەوەی کەوا تۆ حکومەت تەشکیلکەی حکومەتەکەت بەهێز بێ پێویست بە نیوە زایدنیەکە نیوە زایدنێکی 100 کورسی بێتە لە 51 کورسی پارتی دیموکراتی کوردستان پێویستی بە 51 کورسیە بۆی کەوا پەرلەمانی حکوومەتی تەشکیلکار لە پەرلەمانیشا بەهێز بێت واتە ئیتیلافی دروستکە هاوپەیمانیە دروستکار ناو پەرلەمانە 51 کورسی بێت بۆی کەوا پرۆژەکان ئەوەی کە حکوومەت دەیەوێ جێبەجێکە لە هەمان کاتدا ئەو هێزشی کە بە حتمی ئەژێتەنە حکوومەتە برێتە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوش 24 کورسی هەیە 24 کورسی لەگەڵ سینۆ کاتە 63 کورسی 63 کورسی بۆ تشکیلکردنی حکوومەت وەکو عەدەد باشە وەکو ژمارە بۆ چونکە نیوە زایدنێک زیاترە بەڵام پێم وانێ پارتی دیموکراتی کوردستان ئەمە سیناریۆیەکە ئەمە ڕێی خۆمە پێم وانێ پارتی دیموکراتی کوردستان بەتەنها لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر 70 کورسیش بێت حکوومەت تشکیلکە بەتەنها باشە بۆ چونکە هێزێکی سیاسیە زۆنێکی بەدەستەوەیە ئەم زۆنە
لە ڕابردووە کە حکوومەتیش بوو لە دوای 2005 کە ئەم حکوومەتەش یەکی گرتوتەوە ئیداری سلێمانی و ئیدار حکوومەتی سلێمانی حکوومەتی هەولێرێکیە گرتووە هەتاوەکو ئێستا ئەم دەسەڵاتی کە حکوومەتی هەیەی لە هەولێرە جێبەجێ دەکات و بەو قووەتی کە هەیەی لە سلێمانی بەو شێوازە نییە بۆیە چاک دەزانێ بە تەنها پشت بەستن بە یەکێتی مغامرەیە مەترسیدارە لە ڕووی سیاسی وسمێنی وتی من ئینسیحابەکەم لە حکوومەتەکە پێویستی بە لایەنی سێمە کابەتە پێویستی بە ئەوانی تریشە باشە پێویستی بە ئەوانی تریشە پێویستی بەنەوەی نوێ کە بێتە ناو حکوومەتەکە بەڵام ئایا یان نایێت پێویستی بە یەکگرتووە بزان ئایا یان نایێت پێویستی بە کۆمەڵ ئایا یان نایێت پێویستی بە هەڵوەسە ئایا یان نایێت پێویستی بە لایەنەکان ئەم لایەنانەیە ئایا ئەمانە بەشداریەکەن لە حکوومەتەکە یان نا لەبەرەوە تشکیلکردنی ئەم حکوومەتە ئاسان نییە تۆ بێک دانوستانێک بکەی بۆی کەوا پەرلەمانە ئیتلافێکی بەهێزت هەبێ و ئەم ئیتلافە بەهێزە وا بکات کە فعلا تۆ بتوانیت حکوومەتێک تشکیل بکەیت و ئەم حکوومەتە مستەقر بێ و ئارام بێ و بتوانین بۆ 4 ساڵی داهاتوو خزمەتگوزارەکانی خۆی پێشکەشکە لە هەمان کاتدا بەو عەقڵیەتەی کەوا تۆ بەشداری نەک مشارکی پێم وانە ئەم جارە وابێ بۆ چونکە ئەگەر لە ڕابردوودا پارتی دموکراتی کوردستان بە 45 کورسەکەی خۆی و 11 کۆتاکەوە 56 پێکەنە بێ کاتە نیوە زایدن 111 کورسی ئەم جارە ئەوە نییە چونکە سیستەمەکە ڕێژەیە کە مادەم سیستەمەکە ڕێژەیی بوو نەیانتوانی و نیوە زایدن یەک بەدەزی مادەم نیوە زایدنی بکاتە دەجێتە قۆناغی حکوومەتی تەوافقی حکوومەتی سازان حکوومەتێک کە بنکە فراوان بێ کە ئیتلافێکی کەبیر بێ کە بەش لە سیستمی تەوافقیە شتێکی واریدە بە ئەو کۆمەڵگەیانە یا ئەو شوێنانەی کە دابەشبوون لە ڕووی قەومی و نەتەوەیەوە لە ڕووی شوێنەوە لە ڕووی ئاینیەوە دابەشبوون لە ڕووی کارکتەرە سیاسی لە ڕووی پارتە سیاسیەکانەوە کە ناتوان بگەنە نەتیجەیەک ئەو کاتە پارتە سیاسیەکان حکوومەتێکی تەوافقی ئیتلافی پێک دێنن و لە پەرلەمانشا کتلەکان دەبێت یەکیت لەبێت بۆی کەوا هەم پرۆژە یاساکان هەم سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی و هەم ئەو پرۆژە سیاسیشی کە لەسەری ڕێک دەکەون هەموو لایەنە سیاسەکان بتوان لە حکوومەتە جێبەجێکەن کابەتە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ئاسانی ئەگەر لە ڕابردوو پارتی بە 45 کورسی و 11 کۆتاکان و 56 نیوە زایدنێکیشی هێنابێ 6 مانگی پێچوو بێت بێگومان بەلەوەیکەوە ئەم جارە بەکەمتر لە 6 مانگ ناتوانێت حکوومەتە پێک بێت ئەگەر بێت و پێداگیری یان جۆرێک لە مامەڵەی تر نەبێت من پێم وایە ئەو سیناریۆی ئەو قسەی بکەم چەندە فشارە نێودوڵەتیەکان کاریگەری دەبێت چکە بەپێی دابشکاریە سیاسیەکە لە ئێستادا ڕەنگە بەشێکی دووەلی ئەقلیمیش لەسەری کۆک بن ئەگەر بە تەواویش کۆک نەبن مەبەستم دابشکاری سیاسی وزاری دەرئەنجامەکانی هەڵبژاردنە هەندێک جار کاریگەری دەرەشی هەبوو کە بە زۆر یاخود بە شێوێک لە شێوەکان وایان کردووە کە لایانی دیکەش بەشدار بن لە حکوومەت بۆی حکوومەتێکی ئەگەر ناوی لێ بنێن بەهێزتر هەبێ زانین چۆنەکاک محەممەد خۆی نەزەری تەوافقی با بڵێن بیردۆزی تەوافقی سازان بابەتێکی تێدا هەیە کە دیراسە دەکرێت من خۆم دیراسەیەکم لەسەریەوەی هەیە کە ئایا ڕەهەندی دەرەکی چەندێک کاریگەری هەیە لەسەر سیستمی تەوافقی بۆ چونکە حیزبەکان یا گروپەکان با بڵێت تر گروپی قەومیە دینیە شوێنیە پارتە سیاسیەکانن دائما کارکتەرە سیاسیەکان کاریگەریان هەیە کارکتەرەکانی دەرەوە بەسمە پێ دەڵێن ئەو هێزە دەرەکیەکان با بڵێن کاریگەریان هەیە لەسەر شێوازی تەوافقی بۆ نمونە لە بەریتانیا بۆ ئێرلاندای باکوور بەریتانیا دەوری هەیە وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەیەی لە بۆسنە نەتەوەیە گرتوەکان و دۆلی ئەوروپی هەیە بووە لە عێراق وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ئێران دەوریان هەبوو لە تشکیلکردنی حکوومەتە لە هەرێمی کوردستانیشا بە حکمی ئەوەیەوە دوو هێزی سەرەکی لێرە ڕۆڵە بین کە بریتە لە ئێران و کە بریتە لە تورکیا و هەروەها وڵاتی گرتوەکانی ئەمریکایش کە هەم لەگەڵ پارتی علاقی پاشەوە هەم لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان علاقەتیان هەیە بۆیە پێم وایە لە قۆناغەکان ئەم پرۆسی پێشکێنانی حکوومەتە کاریگەرە بێ بە ئەم ڕەهەندانە و ڕەهەندە دەرەکیەکان بۆ چونکە ئەمە تەنها پەیوەزی بە هەرێمی کوردستانەوە وەکووت بەمە بیردۆزە ئەمە نەزەریەیە دائیمەن لەو کۆمەڵگانی کە دابەش بوون پارتە سیاسیەکانی دابەش بووە نەتەوەکانی دابەش بوون شوێنەکە دابەش کراوە دائما ڕەهەندی دەرەکی بەرژەوەندیان هەیە لەناو ئەو
ئەو وڵاتانش بە دوای بەرژەوەندی خۆیان هەڵەکە بێگومان بەلەوەی ئێران بەرژەوەندی هەیە کەوا سنوورێکی ئامین هەیە بە حدودی خۆی هەر لە چۆمان و حاجمران و هەتاوەکو دەگاتە خانەقی تورکیاش بە هەمان شێوە لێەوە هەتاوەکو دەگاتە سنووری سووریا و بەرژەوەندی هەیە لە سووریا دەکەوتە خەتەرەوە ینی معقول نییە حکوومەتێک تشکیل بکرێتەوە ئەمان بڵێن وڵای ئێمە دادەنیشون و سەیرەکەین ئەمە منطق نییە و لە ڕووی زانستی سیاسیشەوە ئەمە واریدی نییە یعنی ئەم هێزە سیاسیانە کە لە هەرێمی کوردستانە هەن بڵێ حکوومەتێک تشکیلەکەن وڵای ئێران و تورکیا ئاگان لە هیچ نییە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هیچ عیلاقەی وەسەریەوە نیە کاکە عیلاقەی هەیە بەرژەوەندیان لێرە هەیە کاکەوەتان لە هەولێرە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەیە ئێران قەسفیەکە و قەسفی کرد لە ڕابردوو و بینیمان چۆنە ینی ئەمە بابەتێکە بەڕاستی من دەبێت لە بەرچاوی بگرین کە حکوومەتی پێکێدانی حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەرە بێ بەڕەهەندی دەرەکی بەڵێ ئەم دابشکاری کە گۆڕانکاری کە بووە لە دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەگەر وەکو پێشبینی و خوێندنەوەیکی سەرەتایی و خێرایی دەتوانین بڵین لە بەرژەوەندی هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی کە هاوڵاتی چاوەڕێیە کە حکوومەتی ئەم جارە بەپێی ئەو بەڵێنانی کە لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەوی کە ڕێژەی کورسیەکانیان هەڵکشایە جێبەجێ بکرێ وڵا ئەگەر هاوڵاتیان چنێ ئەو بەڵێنانەی ڕابردوویان بینیوە جێبەجێ کراوە لە ڕابردوو هەرۆنت بەتەمابن جێبەجێ دەکرێت واتە هیچ عسایەکی سحریان پێ نەبووە لە ڕابردوو و هیچ عسایەکی سحریشان پێ نەبوو داهاتوو چەندێک بینیوانە کە ئەو بەڵێنانە حیزبە سیاسەکان پێیان داون لە هەڵبژاردنەکانی ڕابردوو دەنگیان پێداون کە باوەڕ ناکەم بینی بێتیان بە چاوی دوو سەروەتە باوەڕش ناکەم بیشی بینن کە تاکێکی کورد لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان پارە بکاتە گیرفانیەوە و کۆمەڵێک لەم بابەتانی کە نەهێشتنی گەندەڵی و یەک حکوومەتی و یەک پەرلەمانی و یەک نازانم چی و ئەو شتانە کاکە ئێمە هێستا گوسا وەکووتم پارتی لە سلێمانی یەکێتی تێنەپەڕاندووە لە هەڵبژاردنە دڕەخنە لە من بگری بڵێ وڵات تۆ کۆمەڵ بۆچی ئاوای کاکە دەسەڵاتەکە بەدەستە لە سنووری زۆنی ساوس ئەم دەسەڵاتە وای کردووە کە دەنگ بێنی بەشێکی زۆری هینی ئەوەیە لە سنووری زۆنی زەرد بە هەمان شێوە لە زۆنی ڕەنگە دەنگدانی تایبەتیش باشترین بەڵگە لە بازگەی دێگەڵا لە بازگەی با بڵێن پارتی وتی کاکە ناڵم سارە بڕوا بگەڕێتەوە هەرچی یەکێتی ناتوانێت لێوە بڕوە بە هەمان شێوەیەکێتی وتی وەڵام من دای دەخەم و ناڵم کەس ناتوانێت بێت ئەو پارتیەی کە دەڕواتە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەسەڵاتی کە لەوێ لە ئێرە هەیەی لەوێ نیەتی بە هەمان شێو بۆ ئێرەش لەبەرەوە ئێمە لە واقعەکی تاڵین بەڕاستی ئەم واقعە تاڵەکە هەرێمی کوردستانی تێکەوتووە تۆ لە ساڵی 1992 حکوومەتە تشکیل کرد لە 91ەوە ڕاپەڕینمان کردووە باشە خەڵکی ئەم هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا بەدەستی زۆنی زەد و زۆنی سەوزەوە ناڵێنێت باشە شەڕی ناوخۆ دوای زۆنی سەوز زۆنی زارد واتە ئێستا ئاساوەرەکانی ماوە من لە بەرنامەیەکی تریش ئاماژەم پێ کردووە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بانگەشە هەڵبژاردنەوەتی من ویستم غازەکە غازی منطقەی ئەو لا بنێرم ئەوەنە حیزبێکی سیاسی لەو لا ڕێگری کرد و نێڵا غازەکە بنێرم ئەی باشە کە تۆ سەرۆکی حکوومەت بی حیزبی سیاسی چۆن نتوانێت ڕێگری لێ بگە دەسەڵاتەکە لە هەموو قەڵەم ڕەوەکەی خۆتا وەکو یەک وایە حکوومەت و حکوومەتەیە کە لە ناوەندی چەقی دەسەڵاتەکەی خۆیان کە پایتەختەکەی چەند دەسەڵاتی دەبێت لە سنوورەکانیشە هەمان ئەو دەسەڵاتی هەبێ نابێتەوە لە هەولێر دەسەڵاتێکە هەبێت و لە سلێمانی لاواز بێ لە سلێمانی هەبێت و لە زاخۆ لاواز بێ بە هەمان شێوە بۆ هەموو ئەو بۆ یەکێتی ژوایە ئەگەر بێت و حکوومەتی بەدەست بێ یا جێگری سەرۆکی حکوومەتی لەلای ئەوە دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی حکوومەت دەبێت وەکو چۆن لە زاخۆ جێبەجێ دەکرێەوەش لە سلێمانی جێبەجێ بکرێ لەبەرەوە ئەو حکوومەتداری پێ ناوترێ کاتێک کە تۆ دێیت ئەم تەفاوتە دەبینی کە ئەمان جێبەجێ نەکردووە تۆ چۆن ئاسەواری دوو ئیدارەیە زۆنی زۆن و زۆنی ساوس باشە لەبەرەوە ئەم گرفتەمان هەیە هاوڵاتیان بەداخەوەواڵم یاخواوانە بێ کە من ئەم پێشبینی دەکەم چاوەڕێ ئەو هەموو بەڵێنانە نەبن بۆیان جێبەجێ بکرێت لە 4 ساڵی داهاتووە بۆ چونکە لە ڕابردووان نیان بینی و بەڵێنەکانی هەڵبژاردننی خۆیان جێبەجێ بکەن تاکو لە 4 ساڵی داهاتووە مامەسا فازڵ قەرەداهی قسەیەکی زۆر جوانی کرد قسەیەکی کرد لە نووسراوە ئەگەر لە پەیجەکەی خۆی لە فەیسبوک ئەگەر بە هەڵە نەیخوێنمەوە ئاڵێت گەل بۆ 4 ساڵی
داهاتوو سزای خۆی دا وای نووسیوە ئەو ڕێی خۆیەتی مەسەلا بەس بەوەیە کە بۆ وا دەڵێم پێم وایە لەو ڕوانگەوە دەڵێت کە ئەو بەڵێنانەی کە ئەوان دەنگیان پێداوە هیچی جێبەجێ ناکە نەکیی جێبەجێ ناکە لەوە چێت بەخراپش بەسەریانە بشکێت لەوە ئەمساڵ لەوچێ موچەیە دوو موچە بفەوتێت لەوە ئەچێ بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئێستا مانگی چەنە ئێستا 21 دەیە مانگی موچەی مانگی نۆ هەنێک گۆری نەگرتووە لەبەرەوە ئەگەر وا بڕوە کابێتە ئاخری ساڵ بەلایکەم و موچەیەکی ئەم خەڵکە ڕۆی کەواتە کاتەکەم کەم ماوە بەشێکی یاریەکە هێشتا زۆری ماوە کە بەشە قورسەکەی و یەکلایی کەرەوەکەیە کامزارێ لە یاری تۆ پێ درێن جێمی دوم ژێمی ڕاهێنەرانە ئێستا ئێمە کەتوینەوە خەڵک بەگشتی هاوڵاتی کەچینەوە قەدەری نێوان دوو حیزب و ململانەی سیاسی و ئیقلیمی و دەرەچی و ئەم بابەتە کە ئەوش کاتێکی زۆری پێویستە ئەزانێت چۆنە نەک هەرێمی ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست دەکوڵەیە ئیسرائیل ئەوە دەبینین چی لە خەڵکی بەتاوانی غەزاکە چی لە لوبنانەکە لە یەمەن ئەم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا موشک بارانەکەن ئەوان بە پێچەوانەوە لە سوودیا ئەگەر هەیە لەم یەک دوو ڕۆژە مەسەلەن باز دەکرێت کە هێرشی پێچەوانەی ئیسرائیل بۆ سەر ئێران ناوچەکە لە بەردەمی گۆڕانکاری گەورەدایە نەک هەرێمی کوردستان بۆ یەکە کە تۆ حیزبی سیاسی بووی نابێ بە لە شوێنەکە شتێکە بەسەرهاتی تر کۆتایی دنیا بەینی خۆت بزانی مادام حیزبی سیاسی تۆ لە ناوەندە سیاسەکانە لە کای سیاسەکانە وجودت هەیە دەبێت استراتیژیانە بیر بکرێتەوە دەبێت پلانی دوودمەودا و کورتمەودا بزانین مامەڵەکردن لەگەلە چۆنە هەڵبژاردن ئێمە ساڵێکی تر ئەم کاتانە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە کۆمەڵی دادگەری دەبێت هەر لە ئێساوە خۆی کۆکاتۆ بۆیکەوە لەم هەڵبژاردنە ئەوەی کە ئێسا ڕووداوە دووبارە نەبێتەوە باشە و شێوازە لە شێوازەکان ئەم گرفتانە چارەسەر کا و دەستخاتە سەر برینەکان لەکوێ کێشە هەیە چ لە لای حیزبە سیاسەکە کاراکتەرەکانی بنەمای مامەڵە کارکردنی شێوازی کارکردنی و هەروەها لای دەنگدەریش زان خەلەکە لای دەنگدەر چییە بە هەمان شێوە تو ئەم ساڵت لە بەردەمایە ساڵێک بۆ حیزبێک بۆ هەڵبژاردن وەکو یەک مانگە بۆ کەسێکی ئاسایی تۆ پلانێک دەبێت پلانەکە دەبێت کورتخایەن بێت چونکە ساڵێکە پلانی کورتخایانی زوو تەواو دەبێت تا پلان دادێنێت و تا جێبەجێ دەکەیت و تا هەنگاوەکان دێنێت سەرەکەی ڕۆژەکان ڕۆیشتون لەبەرەوە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بەڕاستی ئێستا کار لە مەسلحەتی ئێمە دانیشین سەریشتەکان کۆ داش دانیشین چونکە دەزانین ئەمە قۆناغێک بووە هاتووە تۆ خۆتە ناکرێت لە بەردەمەوە بڵێ وڵای تر ئەمە تەواو کۆتایی دنیاوە قیادەی سیاسی کۆمەڵیش وا بیر ناکاتەوە چەندین ئەزەماتی تر هاتوۆتە پێشەوە بۆ قیاداتی سیاسی کۆمەڵ بەڵام خۆشبەختانە توانیوێتی تەخەڵتی بکە و تێپەڕێنێ ئەم قۆناغەش تێتەپەڕێ ئەم قۆناغەش دەبێتە ئەزمونێک بۆ کۆمەڵ و ئەزمونەکانی کۆمەڵ زۆر دەبن و هیوادارم لە ئایندەشدا هەم بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو باشی بڕوا بۆ بەزووی حکوومەتێک تەشکیل بکرێەوە بەزووی پەرلەمان کۆ ببێتەوە و بەزووی هێزە سیاسەکان ئەو ململانەیە نەبێ وەکو مامۆستا عەلی یاپیر وتی لە بانگەشەکانەکە کەم هەرێمی کوردستانە زۆر گەورەیە بەشی هەموویەکە تێجێگەی دیتە دەبێت و داتی تاردانیشێت ئەو دەڵێت دەی ڕوخێن و ئەو دەڵێت من وادەکەم بە بەرامبەر و ئەم پۆپۆلیستیە وتێم ئەم خراوە پۆپۆلیستی بە کەڵکی هەرێمی کوردستان نایە چونکە دوجار خۆ دەبێت پێکەوە دانیشن خوا بێ حکوومەتێک بێ بۆ ئەم خەڵکە خۆ دەبێت پەرلەمانێک بێت یاسا دەرکات و چاودێری حکوومەت بکە ئەمە هەر ئەم خەڵکەیە خۆداچی نەمەریخەوە ئێمە خەڵک بێنین بۆ ئەوە قسەی مامۆستا زۆر جوانە لەم بابەتەوە لەبەرەوە ئێمە دەبێت ئەوە بزانین کە بارودۆخی هەرێمی کوردستان تووشی ململانەیەکی گەورەتر نەکرێت بۆ چونکە ئێمە ئێستا لەگەڵ باقا کێشەمانەیە کێشەی موچەمانەیە کێشەی چیمانێک کۆمەڵە کێشە هەڵپێستراوانە کێشە مادە 140 هەیە کێشەی کەرکووکەیە کێشەی ئەو نەوت و ڕۆیشتنی نەوت و شێوازی مامەڵەکردنی بەغا لەگەڵ هەرێمی کوردستان و کۆمەڵێک حتا کوسا تەڵتین چارەسەر نەکراوە ئایا تەڵتین هەژماری منە هەژماری من نیە ئەو دەڵێ دەیکەمەوە بسمێنی ئایا بزانین لە سلێمانی دیسان و هەژماری من نایەتەوە کە ڕەفزیان کرد لە بانگەشی هەڵبژاردنە لەمانە کۆمەڵە بابەتێ بەڕاستی بە هەندوت بگیرێ و هەرێمی کوردستان نەکرێتە قوربانی خەڵکەکەی نەکرێتە هەموو جارێک واشمان نەکرێتە قوربانی ململانە سیاسەکان بەڵێ
زۆر سوپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عزیز چاودێری سیاسی کە لەم دیدار تایبەتە لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بینەرانتان. سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکاران دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.